بەڵستا و ڕێزم هەیە لە قسمەت کاکپێمان و هەموو یاران کاگاکوی عزیز بەخێر بن سەرچاوم کاکپێمان بەخێر تەشریف بێنن واروها یاران عزیز خۆ کاکپێمان عزیز هەروەکو ئێوە ئاگادارن و کۆمەڵگەش ئاگادارە کە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئەنجامەکانی ڕوون بۆ هەمووان بەڵام ئەوەی کە تا ئەم لەحزەیە بۆ ئێمە ناڕوونە سەرنجامەکەیەتی یعنی قرارە بەرەو چۆ بڕوا وەزعیەتە هەرێمی کوردستان لە پاش ئەم هەڵبژاردنانە و ئەوەی کە ئەمان دایان هەوێت لە دڵ ئەم هەڵبژاردنەی کە ئەنجامیان داوە زاهرەن بە جۆرێک دەرەنجامەکان دوور لە ئینتزار خەڵک بووە خەڵک پێوا بوو جۆرێکی دیکە دێتە دەرەوە و ئەدەیەک ناڕازی و ئەدەیەکیش ئەلامیان کردووە کە ناس نەناوێەوە کۆمەڵی ئیسلامی و جەماعەتە هەڵوێست بۆی پێمان خۆش بزەنا بە سەرنجی زەنابن لەبارەی ئەمەوە بزانین تا لە دڵی ئەمەوە بچینە سەر بابەتگەلێکی دیکە کە لە چەند ڕۆژە ڕابردوودا کە ئێمە جەنابەت لە ئاڵمان تەشریف هەیەەوە یەکسری دیدار لەگەڵ یەکسری کەسایەتیە ئەنجام درراوە و بەهۆی ئەم دیدار و سەرشلوغیانەوە نەماتوانی زۆر حەزووێ پەبلیکمان هەبێت پێمان خۆشە لەمڕۆ لەم لایڤەدا ئەم باسە لێرەوە دەست پێ بکەینە سەر دەرەنجام و سەرنجامی هەڵبژاردنی هەرێمی کوردستان تا لە دڵی ئەمە بچینە سەر بابەتگەلێکی دیکە کە لەم زەمان دەکەن ئەمر سیاسی لە هەرێمە کوردستانە دەمێکە کڵاپسی کردگە لە سەرتاسەر عێراقیشا کڵاپسی کردگە ئەو کارەی کە لە ژێرە ناوە هەڵبژاردن تاقی ئەکەنەوە هەمان قەوانە کۆنەکەی پێشووترە لەگەڵەوەی کە عێراق تازە و عێراق نوین عێراقێکە کە هێشتا قراری نەگرتگە بووگە بە مۆڵگەی گروپگەلە میلیشیایی و فرقەگەلە جۆرا و جۆر کە لە باڵانسێکی گەندەڵیا توانی یانە تەعادڵێک ڕابگرن تا بە ئەمڕۆ ئەو نسبەتیشە هەرێمە کوردستان متعسفانە هیچوەخ قەوارەیە مؤسساتیە بنیادینێکی بەخۆی نەدیگە یە تەقسیماتێکی جغرافیایی کریاگە دوودانە حیزبیان بەسەر و زاڵ کردگە و دەرەنجامە ئەمە نە سەعادەتە گشتی تێتە دەرۆ نە خەیرە گشتی تێتە دەرۆ و ئەم کۆمەڵە شان و گەریەی لە ژێرە ناوە هەڵبژاردن هەمان قەوانە کۆنە جاران بەرخەرارەکاتەوە ئەمەی کە لەگرا حازە ئەهەمیەتەوە بۆ کەسانی وەکو ئێمە و بۆ کەسانێک کە بەرهەڵەستن لە هەرێمە کوردستانە ئەنوارن و داستانەکەەوە و کەسانێک کە گەرێکیان قاش بکەنە ناوە مەیدانە سیاسی و تەغییرات و گۆڕانکاریەک بێنن کەیسە بەرەیە گەلێ کاک لاهورە شێخ جەنگی جێگەی سرنج و تێڕامانە بەکراندە سیاسیە کاک لاهورە شێخ جەنگیە وەڵەن ئێژێت کە ئیشان برازاگە ئاغای جەلال تاڵەبانی دوومن ئدعا ئەکات کە لە دەورانێکە هاوسەرۆکە یەکێتی نیشتمانی بووگە لە ڕاپۆرتگەلە قەیرە ڕەسمیە سروەتە خۆی بە تەنهایی شتێک نزیکە بە 1 ملیارد دۆلار ئەشۆپێنن کەسانێک کە شارەزان کەسانێک کە نزیک بووگەن و کەسانێک کە متەلەعن ئاغای لاهور بە 6 نەفەر و بەشداری کردبوو لەم لیستە بەرەیەک گەلە ئێمە دیمان ئاغای لاهور بێجگەل لە خۆی کە 15,000 دەنگی هاورد و کەسێک لە کەلار هیچ دەرچوویەکی نەبوو یعنی ئەوانەی لە دووربەر ئاغای لاهورە شێخ جەنگی نە دەم و چاوە ناسریاگن نە بە ئیدەی سیاسی هاتگنە بەرە و نەتەوانیان هەست کە بەسیجێکی سەراسەری لە خەڵکە کوردەوار بکەن کەواتە دەرەنجامەکەی نەبوو بەوەی کە حتا سەر ڕای تەزویر و ڕێکەوتن و قڕۆخکاریە کە کریاگە ئێمە شاهد دوو مەسئلە بین ئەگەر ئەمە تەزویر و قڕۆخکاریە دەئیستە مەشایە ئەو هێزە ئیجتیماعیە ئەو سروەتە لەگرا خۆی بنواندایە و لە مقابڵە ئەم نەتیجەی انتخاباتە بوێسیە و قبولی نەکردە
وقبول مكردنا ام نتيجة انتخابات بواد برو عقاري كي ترك اما تعم دقيقة بيجقل تأييد يا دمدا خستني كنشاني تأييد بيشتيكي تريديان هاوين نكتي دوم ام بيروكا كنناو مردم اما كريا قسباو كبويا بول هرچي كارا اكاد لقرا ثابت بو كبول آغاي لاهور الشيخ جنگي هيج كاريكي نكرد وهيج كاريكيش ناكات اوي كبسر خيالستان الجمعية ايما اي سبينن وابيتا هوي هلسو كوتا ايما مانان دراويشتي نبون مكتبي كي سياسي يا مكتب قلي كي جورا وجوري پرود كردني كوادري سياسية تالناو ام كوملغاية ايما اديك لو بري اماتور بونا حرفي قري نفروشنو قروخكاري لفزاي سياسي نفروشنو استم هلبجاردنا كوملي بيامي بو بكسانيك خوانيان بناو الدمو تشاو اناسان ادلا غاية علي حما صالح وقرتقا تا كومل دادقري تا آغاي لاهور الشيخ جنگي كأم قوان كونا بالأخرى اللجيقية كأدري بالأخرى اللجيقية كأويسيد وأما إشي بيروكي كي قولي كوملايتي سياسي حلقري مشخلي أم قوران كاري بنيادين لحوزي سياسي لكردستان هبي بتايبتي لهريم كردستان ام رفتارك اما بروينو هر قوان رابردو تكرار كينو هر كومليشانو قريب كين ناشي لكلابس بون واستيش بارت ديمقراطو كردستان عراق بعنوان حزب السركي بكويت دانوسان كردنو تشكيل كابينة كردن وكابينة ائتلافي كردن لجيبيكا ك نروالة حكومتي هاس نمؤسسات حكومتي هاس نلقباري حكومتها خليك الرفتاركات اويتو همان شكل دوفاكتوي دو قروخكاري حزبي بسردو ناوچا يعني تو لقران نبشي وي مؤسساتي خوتت سباندقة بغام خوتت كرقة بأمر واقعيك بناو أمر واقعي كي حزبي كخليكي هلسو كوتي بيكي بزانا كي شيء أصلي وجير أصلي إمامانا ولا أويك إما خطاب غير رسمي خطاب غير رسمي نبيجياك بباو كرياك بتشفو بشاي علنا وخلقيات دروس كرياك وكو خطاب الرسمي قبولك وخطاب الرسمي بلاو أني نفري أدين منزور من قساتشيا تيروش قال الرابردو كومليك لياران آخذ كردوار السربخو كخوين بيار أزانن للايان الستاد خبرية اطلاعات الجمهورية الإسلامية إيران بانغ شكل أبون كبرون خوين معرفي كان بو كوملي برسيار كأما دويشو يا بيرشو كلابيك من بري وبرد أو ياران من بانكرت كبشيوي بابليك در مورد ام پدیده قصد کن ایو اتوانن دنگ یکیک لو آغایانه بواو کنو که كاك مهران إلياسية وبانكريا وستاد خبرية سقز تامن ألقرا درسي كي سياسي بدن بو أوانيك قالك أنا رح برايتي سياسي بكن بو أوانيك قالك أنا كوادر مبارزاتي وسياسي بن سوار برتحولاتك امرو خليكين أيوينين شتي بناو تزاد إيران وإسرائيل شتي بناو قوران روشلات النيوراس شتي بناو دعوة دولة تركيا لفاشيستين حزبي وبناو مهبها بو مقولة بناو مقولة قومية تنيكية كرد وبانغشيك بو بجداري كردن الحاكمية وأما بعنوان الدستاورد كرد فروشتن بعنوان مقاومة كرد فروشتن والسمردان مقاومة كرد فروشتن لما إيش إمانا بالرصيد كي بزانا من سرطان نكتيك مدولة سري تأكيدك مو إما قشت معن لدنياي أمرو على قرن بيستويكا بتايبتي أوي كرد قومي إتنيكي بيت چل جير دس دولة كوربليتي إيران إراق تركيا يا سوريا فرقسي جديد يقبوغين بناوة كوملغاي مدني فرز الدانان كوملغاي مدني أمسكا 20 سنة 30 سنة 40 سنة 50 سنة 60 سنة 70 سنة 80 سنة 90 سنة 100 سنة 200 سنة 300 سنة 400 سنة 500 سنة 600 سنة 700 سنة 800 سنة 900 سنة 1000 سنة 2000 سنة 3000 سنة 4000 سنة 5000 سنة 6000 سنة 7000 سنة 8000 سنة 9000 سنة 10000 سنة 20000 سنة 30000 سنة 40000 سنة 50000 سنة 60000 سنة 70000 سنة 80000 سنة 90000 سنة 100000 سنة 200000 سنة 300000 سنة 400000 سنة 500000 سنة 600000 سنة 700000 سنة 800000 سنة 900000 سنة 1000000 سنة 2000000 سنة 3000000 سنة 40000 سنة 50000 سنة
بۆیە تۆ شتێکە بە ناوە دادپەروەری ئەوێ بۆی دادپەروەری مەعنا پێیا ئەکات کە تۆ یەک گریمانە دەبێت گریمانە ئەمەسەر پێکهاتەکانە ئەم شتەی کە تۆ پێی ئێژی کۆمەڵگا کۆمەڵی ئینسانن کە ئەم ئینسانانە ئێشێ بەرابەر و ئازاد بن یەکسان و ئازاد بن ئەگەر ئێمە قبول نەکەین کە تەمامە پێکهاتەی ئەم کۆمەڵگا گریمانەکەی ئەوەسە کە ئینسان گەلە ئازاد و یەکسانێکن ئەو جار تۆ شتێکە بە ناو کۆمەڵگای مەدەنی نییە ئەو جار تۆ ناتوانانی ئیدعا بکەی کە دادپەروەری هەیە یان نییە کاورا مەیلی خۆیسی هەر جۆرێ لەگەڵ تۆ ڕەفتارەکە بەڵام بۆ تۆ سەرەتای دەستپێکردنە کۆمەڵگای مەدەنیت ئەم گریمانەسە کە ئینسانەکان بەرابەر و ئازادن تا ئەو وەختە ئەگەر کەسێک ناو ئەوەی بەناوە مەحکوم فەرمانبەر و کەسێک ناو ئەوەی بە عنوانە فەرماندێ ئەو کەسێک کە فەرمان ئەدات بۆ ئەم فەرمانبەرە ئێشێ فەرمانە ئەم فەرماندە جێبەجێ بکات لەبەر خاتریەوەی ئەمانە دوو ئینسانی ئازاد و بەرابەرن بەڵام چۆنیەتی داڕشتنە سەقام و سەقامەتە لەناوە یەک کۆمەڵگا ئەخوازێت کە تۆ دەست لە بڕێک لە مەیلەکانە ڕۆژانەی خۆت هەڵگری تا دەست بە ئازادیەکی گەورەتر لە ناو کۆمەڵگا بگەینیت ئەگەر ئەو کەسەی کە هەڵی ئەبژێری بە عنوانە ئەو کەسەی کە فەرمان بدات نامەشروع بێ و لە منزەرە فۆرمولگەرێک کە تعریفەکرێت و شەرعیەتە دەسەڵاتی نەوێ ئەو جار تۆ چون نابەرابەری چون ئەو ئیدعاکا کە تۆ کۆیلەیە بندەستە ئەوی تۆ هیچ تەکلیفێکت لە بەڕێوەبردنە فەرامینە ئەو نییە جایسا کاک تا ئەگەر دەتوانی و دەنگە بڵاو کەرەوە تا من کۆمەڵێ لەو گریمانە ئەگەر کێشێتەوەسە کە تەسویرەکە لارە تەسویرەکە هەر کەسێ مۆبایلەکەی خۆی بە پانی بگرێ لار نییە ئێمە جێمان نایەوە لە کادرەکە مەجبور بووین بە پانایی مۆبایلەکە دابنین کەواتە هەر کەسێ لە لای خۆی و مۆبایلەکەی بە پانی بگرێت تەسویرەکە لار نییە ئیرادە بەنی ئیسرائیلی مەگرن بێزەحمەت ئەوە بڵاو کەرەوە سلام عرض دەکەم لە خزمەت کاک پەیمان و باقی یارانە کاک ئەرپەیگیان وەختان بەخێر من لە خزمەتانە مەگەر سوعالێک هەست هەم لە خزمەتانە ئەگەری سوعالی نییە هەر ڕەوەندە کارەکار وە مختصر لە خزمەتانە ئێژم الله يفهمك كاك ميران گزارش خود ميران خود معرفي كم بيجي كي كرتيت انا جرام يتر خوشتي ببرونه ما قبام تيان كردو جناب الشتي يجي لسر اخيز باميان كردو نقرا بيجي وداستان كتعريف كان كاغا في مانجان من مهران الياسي كرة احمد الياسي ومعلم لشار السقزة وكسيلة كشكهاتي نسا معلم من هم ليارانا اخيس هم لكسيلة لجامعاهن من اناسنو لتكمن على ارتباط هابون وكسيكيش هر كسي هر شيء لمن ازاني يا لازم قريت بزاني من هام لخدمتنا والله ممنون وفهموا گزارشەکە تامتن ئەو اتفاقێکە کە بکە وزڕنا داگیانە بۆتان و چایان وتکە و كلنا وش تكلم تعريف بكم كانت ميران كاكي جامنا رويم بو كان روج شمع بلو بو كان سقزم كاركتر تك كوري براما بوم لنا ماشينكا شماريك زميداق وشكي من ايفون وحالة انه كالير يعني اشتيك با تقريبا نسي يعني شماري ناشناس يا شماريك النية ايتل برزم كردو ابي بفارسي وتي من لستات خبري اطلاعات وزنبو ام جناب اغي مهران الياسيت زحمت كيشة تشريف بيرا بو اداري اطلاعات مني شوتم خريكم برو بوكان روم برو اذربيجان غربيه روم اگر بتوانم امرو فرياكو موتيم وتي اگر بتوانم نيه اشبي مني شوتم هما هنگ نكريا يسكارم هس اروم اگر بتوانم
ئەوە ئەگەڕمۆ تێم فریاکەوتم تێمەوتێشە سەعات 11 حزور فیاکەی ئیتر لەمانەوتی من ئەتوانم جۆرێتر ئێقدام کەم حەزەکەم خۆت بی وتم ئەگەر ئەتوانی جۆرێتر ئێقدام کە من ئەیسێژم کارم هەسو ناتوانم بێم وتی ئەتوانم بێژم لە بۆکانە هەرنەی ئەڵم بچیتە بۆکان بتگەڕێنەوە وتم ئەگەر ئەتوانی بیکە خولاسە گوشیەکەی قەت کرد کەمێتری پێچ و دووبارە تەماسی گرتە و من احساسم کرد نەفرێترە ولی دوایی خۆی وتی نەخێرار خۆم بوومە زەنگی داوە و دووبارە وتی ئیسا چیەژی چیەکەی وتم پێتم وتی ئەچم بەرەو بۆکان ئەگەر کارەکەم تەواو بووە گەڕیامە و تۆێژی سەعات 11 فریان ناکەم ئەگەر گەڕیام و تێم وتی بۆ یەک و نیم وتم احتمال ێسە وەخت نەهارە ئەگەڕم و تێم سرت ئەم بین سەقز بۆکان 20 دقیقە هەر مەحز ئیطلاع خۆتان نێژم کاک پەیمان و ئەو یارانە کە نازانن فاصلەی بین سەقز و بۆکان چەندێکە دەی دووبارە وەقەتم کرد و هەم دووارە زەنگی داوە وتی بۆ سەعات 7 ئێوارە بێ من شتم 7 ئێوارە واقعیەتی دعوت زەماوەنم لە دیواندەرە ناتوانم بێم ئەگەر جۆرێکە بیخە ڕۆژێتر وتی نانە هەرو سەعات یەکە بێ یەکێکۆنی من مشکڵم نییە بێ خولاسە چوم لە بۆکان کارەکەم ئەنجام دا و لەم تاوخەورا خەبەرم بوو لە تەک کاگە ئیمانە لە جریانە بووین نەک ئەو کوڕی برام کە تەک کاگە سەلاحە لە ئێرتباتان زەنگی بۆ کوڕی برامدا وتی وڵای ئیتلاعات زەنگیان بۆ مندا وتیانە بێ بۆ ئیتلاعات وشتی وڵا خوایسە میهران لە لای من و زەنگیان بۆ میهرانیشدا خولاسە کارم نییە گەڕیام و تەک وتوی زەنگی بۆ گوشی برامەدا وتی چی بکەم و ئەمانە وتم دەی وەڵا من ئەڕۆم بزانم چییە ئەگەر جۆرێک بۆ توی شەتوانی یا بچی یا خولاسە خۆتە جۆر وە سەڵاحی زانی کارم نییە کارەکەم لە بۆکان تەواو بوو گەڕیام و سەقز سەعات 1 دقیقە و ئاوا لەو دەور و بەراوە دووارە زەنگی بۆم داوە وتم هەم لە ناوشار ئاوە تێم چوم لە بەر ئیتلاعاتە داوەزیم و ئادرسی پێمدا لەکوێ داوەزم خولاسەی خۆیان هان لەکوێ چوم بەر ئیتلاعات و چوومە ناو سەعات 1:25 دقیقە چوومە ناو ئیتلاعات بردمیانە ئوتاقێ سندڵیەکی بۆم دانا وتی لە ناو تاخاوتی ڕووکە لەو دیوارە و سەربازەکە سەربازی لەوێەوە وتی دانیشە ئیسەتێن منیش دانیشتم دەوروبەر 12 دقیقەیە دانیشتم ئاغێ هاتە ناو ئەوە فارسی قسەیە کرد خولاسە اینێ زۆری کرد و دەستمان کردە قسەکردنەوە ئەمانە وتی گەرەکتە وەک دانیشتووی کارشناسی ئەرشەدێ لە تەکتا بەرخوردکەم یا وەو ئەدەبیاتەوە تۆ بەیانی لە تەکمنا قسەت کرد وتم وەڵام من هام لێرا و ئیتر تۆ چۆن پێت خۆشەوە بەرخوردکە وتی نا تۆ سوح ئیشتبات کردە و جۆرێتر تەکمنا قسەت کردە و جۆرێتر ڕەفتارە کردە و سەتح سەواد و ئەم شتێنتە ئەمە نایەژێ و تۆ ئینسانی دانشگا ڕەفتەیت و شاخ و شانە کێشیت و ئەمانە ئەو ئەدەبیاتە چیەوە کارە برد منیش وتم وتی تۆ منە وتیە ئەگەر بتوانم تێم دەوتم هەروان وتیە ئیسێشە وتیمە ئەگەر بتوانم تێم وتی بۆچی مەگە تۆ نازانی ئێرە کوێس وتم هەر شوێنێک وێت تۆ ئەگەر جۆرێتر گەرەکتە من بێری بۆ ئێرە ئەوەشی ئەقدام کەی ئەگەر زەنگە بۆ مندا ئەشێتەک منە هەماهەنگی کەی لەسەر ئەم مکالمەی تەلەفۆنی ئەوەڵ سوحمانە 40 دقیقە قسەی کرد ئەیوە تۆ ئەشەی بێژی ئیشتبات کردیە هیچ آخری من وتم من ئیشتباهێکم نەکردیە و هەروە جۆرە جواوتم داسە و هەر کەس تریش زەنگی بدای هەروە جواومەداوە وتی داگەر واسە بە هات بمترسێنێ مەسەلەن جۆرە وتی دووسێ ڕۆژێ بڕۆ بازداشتگا ئەو پێکدەم خولاسە چۆنەکەی قسەکەی دەنگ من تێ کاگە ئاکۆ بێحساسم گولای من بەڵێ کاکەمان دەی دانیشتین و خولاسە خۆی ئەو قسەی زانی بۆ ترسانن من کردیسی و من نەترسیام و ئەمانە
دەی وتم ئیسا بچوە سەر ئەسڵ مۆزوعەکە بزانم زەنگە بۆ من بۆشیدا گەرەکتە چی بکەی هەر کارێکەس قسەکەت کە بزانم قسەت چییە دەستی کردە قسەکردن وتی بیۆگرافیە لە خۆت بە منیش بیۆگرافی وتم من میهران الیاسیم و لەکوێ بووم و لە فڵانە مەدرسە دەرسم خوێندە و دانشگا کورسان کارشناسیم لێ نەخوێندیە و کارشناسی ئەرشەدم لە دانشگاکاران خوێندیە و دوایە وتمم ئەمە باقیەکەیش یەگەر جزئیاتێکی شتەکە ئەتوانی بپرسیت لە سەفحە کولیە ئەمە بیۆگرافی منە ئەوەی مدەتێ خلاصە کارگاه جعبەسازی مەقەواید بووە کە ئیسە تقریبا 5-6 مانگێکە خەریکم مامەڵە و شتەم زۆرتر خلاصە دلیلەوە کە من بۆشی کارگاکەم لا بردەوەمانە وتم ئیسە سەرفەی اقتصادی نەبووەمانمە پێوت دوایی یاوتی بە نەزەر تۆ چ کەسێ لێ ڕێیانەکەوێتە ئێرە وتم وڵا بە نەزەر منە جۆرەکە بیستیمە کەسێک کە لە کارهای سیاسیە هەن کە ئێوە تاریفیان کردەسە و بەناوە کارهای سیاسی ئەو کەسێنە کە لەو کارێنە فعالیەتەکەن لێرە حضور پێیاکەن وتی وتر وەی تر چییە مەسەلەن کەسێکە لە لەحاظ ئێوە قانونێک کە تاریفیان کردە قانون شکنی کە یا شتێ بکە پێم واوێ سەر لەم جۆرە شوێنێ لە دەربێرێ بە قانون ئێوە وتی خۆی جملەکەی جۆرێتر تەکمال کرد کەسێ لێ وە کەسێ لێ کە لە کارهای تەرۆریستیە ئەم جملەی وە من وت خلاصە کارم نییە وتی خۆت لە چه حەوزەی خۆت لە لەحاظ فکری و شتەوە چیت وتم وەڵا من دیبیتەکان کاگە پەیمان حەیدەری گوێشکە ئەم و تا ئیسە لە توو لەم چەند ساڵە ئەو ڕەوەندە دیبیتی ئەلمە تێی کردیە و خلاصە قەدعا ئەزانم دەی وتم قەدعا خۆشتان ئەزانن کە ئەگەر جزئیاتی شتێ بووە ئەزانم لە من باشتر ئەزانیتەوە وتی بە نەزەر تۆ هەدەف ئاخێز چییە ئاخێز گەرەێکی بەرەو کوێ بڕوا ئاخێز گەرەێکی چی بکە ئیتر من لێرە بوەخشن ناتوانم کامڵ و دقیق بۆ جزئیاتە کە چون 3 سەعات قسەمان کرد من وام لێ هات هەم نەهارم نەخوارد و هەمووش کە لێوانی ئاوم خوارد و تەواو دەمە مشک و 3 سەعات قسەکردن تا 4 و 25 دقیقە تقریبا من 10 دقیقە لە ئەوڵ و ماتوو بووم ئیتر بکوب قسەمان کرد وتی گەرەی کەسی چی بکە یا شخصە پەیمان حەیدەری تۆ تا چه حەدێکەی ناسی چەندێک بیۆگرافی پەیمان حەیدەری ئەزانی چەندێک ئەزانی سەرچاوەی تەواوە جەریاناتە هەتا ئیمڕۆ و خۆدە پەیمان حەیدەری لەکوێوە تێن ئەمانە چین هەدەفیان چییە لە حەدە قسەکردنە بەڵێ منیش قسەکانیانم پێجوانە قسەکانیان دروسە ولی ئایا لە لەحاظە عەمەڵیۆ کێ توانیەسی ئەو جامعە ئیدئاڵە کە مەدە نەزەرە کەسانێ وەک جەنابتە یا کەسانێت ترە کێ توانیەسی دروسیکە یا بۆ چێ دروسەوێ ئێستا تۆ من نایێژم ساڵێ بێت 2 ڕۆژ مەملەکەت بینە دەست پەیمانە حەیدەری و ئاخێز خب ئەم گزارشە مەبسووت وا لە ناو کڵاپ هاوسە من سەرەتا وتم ئێمەی مردم لە ژێرە فشار دەستگاگەلە ئەمنیەتی پرۆپاگاندایی لە جەهانە ئیمڕۆژە ڕەفتارێک نائاقڵانە ئەکەین کە بە نەفع حاکمیەت تەواوەوێ بزانە هیچ حاکمیەتی لە دنیای ئەمڕۆ لە دیکتاتۆرتەرینیانەوە حتا ئەوەی کە بەرادران ئەقلیم و کوردستان بەناوە حکوومەتە فاشیست سەدام حوسێن ناوی ئەوەن لە سوورەتە بروکراتیکە مەشروعیەتە جەمعیە مردمیە خۆی بەرینەیە کرد جمهوری ئیسلامی ئێران هیچ وەخت بە خەتابە ڕەسمی نایێژێت من یەک ڕژیمە مستەبدم کاکە تا ئەکرێ لە ژێرە تەئسیرە مردم دەست لەو گوشیە نەدەین نا اشتباکەن کە پەیام ئەدەن خۆ من پێتم وتم ئەو گوشیە هەر کەسێ بە پانی گوشیە خۆی بگرێت تەسویرە ئێمە ئەوینیت باش ممكن
دولة جمهورية إسلامية نايجي من يك رجيم مستبدم. دولة جمهورية إسلامية نايجي هر كسيك خلاف إيمة انتقاد لإيمة بكات إيمة أي جرين وأي كوجين. دولة جمهورية إسلامية وانا يجيت وقت دولة جمهورية إسلامية وانا يجيت حج كسي لصالحية سياسية إيرانا يخب جمهورية إسلامية لسر خطاب الرسمي جمهورية إسلامية ناقليت. جمهورية إسلامية يك خطاب نوشتيه شايعي هز كأما تبديل أويد بمبناي حلصو كوتا أنشك لإيرانا قدك مبارزات سياسي بكات وأما عامل تثبيت جمهورية إسلامي بودان الرعب ووحشة سلطاس لكاتيكا كتو أجر بصورة الرسمي من الجمهورية الإسلامي بيوكي جمهورية إسلامي رد تماما ادعانا كاتو. جمهورية إسلامي ادعاء كايك رجيم مستقر. جمهورية إسلامي ادعاء كاك مؤسسات يز. جمهورية إسلامي ادعاء كاك حكومة فردينية. وجمهورية إسلامي ادعاء كبرلماني هز، مجلس شورى إسلامي هز، مجلس خبرقاني هز. إعلام أكاد كالسيستم بيروقراطيك خوي ولا قانون خوي استفادة أكاد. بو الجمهورية الإسلامية أجر كسب وكرامين حسين بناهي أجريد على الرقم أويك الزخمي بوغل الشركة كرفيق كان يكشتغل لسورة النمايش والرامين أوات تيماريا كان بمارسة أي خات الزندان تا آين داد رسيب واتبرو ولا آين داد رسيا بدان وكيل تسخيرية كإمكانية زماغات توان قرتنا وكيل خصوصي نويت وجامعة ودولة موظفة كوكيل تسخيري بدا تاشتبنا وعدالة مسوقر بيت لأن ما بيروقراطية خويا حكم إعدام غير من حسين بناهي أداة وبتيكردن بروسس قانوني خوي ادعاء كاتك برخورد قانوني كي بيك شخص خاطي مجرم كردقه كدجمن أمنية إيران. ايو بو نارون خطاب الرسمي بقرن جمهورية اسلامي بو خاطر وي بيجي بيمان حيدري انسان خطرناكي كا اشي بيجي مصاديق خطر بيمان حيدري بو جمهورية اسلامي چيه آخيز كردوار سربخو بو جمهورية اسلامي مشكل داره بزانم با من آوا بيجمي اما خانم قل لحوزير جيان اجتماعية ايمال روشالات النيو راستا يا لكلام كردوار خاص يزانن آغاي قريكي بروا خانمك بخلطيني بوعدو الرعب وترس وتعدى قريكيسي دسيك وكام الضلي لم خانم بقري أم خانم نيقرك أم كاربكا بو خاطرية ويكا قريكيسي بشيوي مشروع قانوني زندگی كي مشترك دروسكا كبار مسؤولية بخاطر سرشان ام بياغا اگر كسا نزاني كويت كابرا فري بيادات بكامل ضل اقات حيتشي دسم خانم ناغا بيج بلا ابروزي ودابزين قيمتي تمام كساني كل صاحي سياسية ايران خليك كاركن ام جور رفتاركن شخص بيمان حيدري يجي آغجان تو ادعانا كي مستبدي ادعانا كي يك رجيم الجعلية بيغان الصاخدي تو ادعا كي للدولة إرادية أم مردمة لبي سدوية بحمل بنجاو حفتو بناوة انقلاب مردمي كتوان تبين الدنيا كي تدرو من لتوي قبولناكم لبسب هرد بلامانا من بدي بو چون اگر ام مردمه تصوير يعني لمبارزة امسا كي الشخص يجي اصلاحية بقدي تدسو مبارزة مسلحانة بكم مبارزة مسلحانة يك هدف يس هدف اول حمقير كردن بريء اعتراضي شكاندن فزاي الرعب ووحشته هدف الدوم لم اقدامات مسلحانه كايكات نشان بدات كمؤسسات حاكميه كار كرديانيه تا بحريه سياسيه لي بقري وام بحريه سياسيه حاكميه باشك شبيباتو هدفتو لخالي كردني يك خشاو في شكل كلاشينكوف امسا اگر تو انسان نادانك نويد كفقط خوش الدتقتق
يعني الشر لبطالي خاص بكي دولة إيراني ادعاءك 2500 سال ديوان سالاري هس ادعاءك ديوان سالاري في عرب كردقة ادعاءك خلفاء أموي وعباسينين أتواني خلافة كان أجر خاندان برامك نبوائنا الخانيان مغلنين أتواني إداري إمبراطورية كان أجر أمثال خاج نظام الملك إيراني نبوايا اگر من پیمان حیدری واخذ کردوار سر بخو دولة إيراني كادعاء استقرار أكا دولة أميق مؤسساتي أكا ودار بالرفتار جناية كاراني بس پشت پرده بكم يعني عملا بمؤسسات دولة إيران شكست ما ورده بأوي في شككم تقانوي أو دستاورد السياسية كجرك ما بدسي بيرم أمسا دولة إيراني تو بمقشت إهنو طلبتو بمقشت مراكز أكاديميكتو بمقشت جيرة خور أكاديميكتو كهسد بمقشت مؤسسات وقانون الجزاء وقانون عمومي بتمام أماني كهسد من أمان مقشتي لكار خست تاتو بروي كجي لكولاسوتشي كا استخدامك لجيكا في شكل بالمن چونتو نأتواني مواجهي روبروتك من أبكي نأتواني بمبيت بابليكو عموم بويتو للسيستم قضائي الولايات المتحدة أمريكا أوروبا دعوة أكي كمحاكم جدي محاكم أشكال تا راي قشتي بيني كتو لم مسألة إقدام جناية كارانة أكي يا عدالة تعقيبكي ادعاءكي تو نموديكي لإرادة قشت أمردما وتمامية تمدنتو أميدا بسدرو خب من روبا أو ياراني كأنوان استاد خبري أولا باب بزانن چون متن آخيز دروس دسبو جريان أوا كاورا أو برخوردي تك إنسان ناداني كهجمونية خطاب غير الرسمي قبول كرقا وبرأساس خطاب غير الرسمي رفتار أكاد آخيز قبولينية مجبورة حلسو كوت قانوني حلسو كوت متمدنانة بكات لقل كابرايكا كأو تبقى إيرانيتي إشي بي بيجي الشهر وند لحشكوي دنيا يمروا لنظام دولة ملتيا حيج دولة ملتك برأساس حيج فلسفيكي سياسية دنيا يمرو ادعاء ناتواني بكات كهاولات يان تحت قلم روا أو دجمن أول بويا هيزا بوليس هيزا داد بو بزحكارية دجمن خلق والد دلوية سنورة كان وتو هيزا ارتشي بو دروسكي كار ارتش مقابلة كردون روبروبون ولا قل دجمن ام خلقسا خلق خوي بالدجمن تعريف ناكريتو جمهورية اسلامي تو اكاتا مستاق بارزة هاوكار الصهيونيزم امريكا بدرو لبر خاطري اوي بتوانيتو اعدام كات يا لكومل الفقه اسلامي استفادة تحت ناو مفسد في الارض كإشم مصادقة مفسد في الارض نشان ده سؤال كم منفعتك لمنظر السياسي وشمول حالة إيما أكاد كإيما خطاب غير الرسمي الجمهورية الإسلامي بخومان بسر خومان قبول كي بو مگر جمهورية إسلامي لعرسية عمومي واخوي معرفيك نخير كواتا أم مسيرة غلطة لبي الرهبرية للدرك دروس نبونا لسياستها تو بكوية جيني بخسار قولي السركوب مردمك يك قريماني آزاد بونو يكساني قبولية واقع قبولية كابرا خوي بالرعية زاني كابرا خوي بشكولة زانيت چون واقعا بزانا مثالك ما مخزمتان ام جيل الجديدي دهي شصو حفتاي إيما إجن منالكان قسفيرو قن أنا كان فيلمو لم إنستغرام وما نداين كرو بنج صالي قويني ولا سر كلاسا شو قسم مهدكو داك هاتكسو مش قنانو سيت إجن بونا نسيت شكتبو خو من بردي ونيم شكتبو بيا قوري وقت المقابلة منالا بنج صالي كاكا حقوق خويا زانيت كوكو إنسانك رفتارك أنا حيوانك نزوان بسياقك دمي عويتو طلي تقياك
ناتوانێ ئیجباری کە ناتوانێت دەلیلی بۆ بێرێتەوە کە بۆچیەشی ئەم مەشقە بکە و مناڵە قوتارەوێ لە کاتێکە مناڵە 20 ساڵە پێش وە نەبوو کاکە گیان ئەمە دەرکە نادانانەیە ئێمە لە حەوزەیە سیاسەتە جمهوری ئیسلامی هار کردە لە هەرێمە کوردستانە ئەژن جمهوری ئیسلامی وا لە پشت بافیل جمهوری ئیسلامی کێسکە لە پشت بافیڵاوێ ئەگەر دنیای ئەمڕۆ سوژەگی سیاسی بە خەڵکداگە ئەم خەتابە قەیرە ڕەسمیە جمهوری ئیسلامی ئیدعاکە بافڵ دەستنیشاندەی منە نە دوێ کە ڕئیسە جەدیدەکەی حزب وڵاوەتی ئێمە نیروی نیابەتی هیچ کەسێک نییە کێگەل گەرەکیانە بێژن جمهوری ئیسلامی حمایەت لە بافڵەکە ئەوانەی کە فەرماندەیە سیاسی نین ئەوانەی کە ڕەحبەرە سیاسی نین شکست خواردگە عملیە مەیدانە سیاسەتە واقعین و ئەم شکستە خۆیانە گەرەکیانە بنێنە ملە خەڵکی بۆ چارە بافڵاکە لەبەر خاترەوەی ئێران وایە پشتیە بۆ چارە ئەم فەسادە ناکە لەبەرەوەی دەستە دەوڵەتانە مختلفانە پشتی ئەی تۆ چکاری ئەی تۆ لەگرا چکاری ئیستا قسەی من هەمەسە دەوڵەتە ئێران نەیگەرەکە بێژێ پەیمانە حەیدەری ئینسان تەوانمەندێکە دەوڵەتە ئێران نەیگەرەکە بێژێ ئاخێزە کوردەوارە سەربەخۆ نفوزی پەیا کردەکە و ئێمە لەم نفوزەوە لە ئەم عمقەوە لە ئەم ڕەوایەتە ئەترسین گەرەکێ بڕوا بە کەمتەرین هەزینە دووسێ نەفەر بواتە کوڵە سووچێ بیان ترسێنێ وەکو کەنیشکێ هەست کاورای وعدەی پێدا بیواتە کوڵە سووچێ کامێکی لێ بگرێ ئاخێزە کوردەوارە سەربەخۆیژێ جمهوریە ئیسلامی ئێشێ بە دەستورالعەمەڵ بە فەرمان بنووسێت ئاخێزە کوردەوارە سەربەخۆ عاملە نابودی و دژمنە دەوڵەتە ئێرانە و دەبێت یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ سەرکوت بکرێن تا من ئەمە بگرمە دەسۆ ئەمنیەتە هەزاران هەزار کوردە ئاخێزی لەم ئوروپا بەدانە تەئیدیە دەستە بەرکەم تا من ئەمە بگرمە دەسۆ مەجامعە بەینومەلەلی بۆ بڕۆم چهرەگە لە مختلفە جیهانی بۆ ببینم و بێژم دەوڵەتە ئێرانی ئێمەی بە مستاق بارزە دژمن تعریف کردگەسۆ و هەر کەسێک لە ڕاستایە ئیدەیە ئێمە هەڵس و کەوت بکات جمهوری ئیسلامی سەرکوبیەکە جمهوری ئیسلامی غەڵەت ئەکا لە ڕێگەی مؤسساتی و عەمەڵاکە ئەگەر من جمهوری ئیسلامی وادار بکەم ئیقدام مافیایی و جنایەتکارانە بکات گەورەترین شکستم بە ئیدعای دەوڵەتە 2500 ساڵە دەوڵەتە مقتەدەر جمهوری ئیسلامی هاوردەگە کە مەجبور بووگە تەمام مؤسساتە خۆی لە کار بخات و بڕوا بەدانە $10,000 و $20,000 بە شەخصێک ئیقدام مافیایی بکات ئەمە یعنی قدرەتە من ئەمە یعنی هێزێک کە من هەسم و شکستێکە بە دەوڵەتە ئێرانی داگمە دەوڵەتە ئێرانی ئەزانێتەکە کیا تەرەفە پس ئێمە لەمەوە ببعد خەتابە قەیرە ڕەسمی بە هژمونی لەسەر خۆمانە داینانی ئاغای باوڵە تاڵەبانی ئیدعا ناکات چون گەردەنی کوڵفتە شەق ئەوە شوێنێ لە هەرێمی کوردستانە سوارە من لە مەردم بووگە هەروە کە ئاغای مەسعود بارزانی ئیدعا ناکات ئەمانە ئیدعاکەن پرۆسەسە دموکراسیان قبوڵە ئازادی بیر و ڕایان قبوڵە ئەگەر من ئەمانە وادار بکەم بە ئیقدام مافیایی شکستم بە تەمامە ئیدعاکانیان هاوردگە ئیقدام مافیایی ئەوان بەرپەرچ ئینقلابی وەرەگرێتەوە ئەو جار بەرپەرچ وەرە ئینقلابی محبوبیەت و مەرغوبیەتی عمومی مردمی لەگەڵە پێشن شۆڕش ئالەگراسە کە تۆ ڕەحبەریەتە سیاسی دەرەکەوی ئالەگراسە کە تۆ جڵە و کێشیە مبارەزاتت دەرەکەوێت دەوڵەتە ئێرانی نەیگەرەکە بە ئێمە ئاعتراف بکات دەوڵەتە ئێرانی ئێشێ ئاعتراف بە زۆرە ئێمە و بە قودرەتە ئێمە بکات و ئێشی بیکات وەگەرنە من ئاعترافی پێ ئەەکەم یا ئەشێ بە تەورە مطلق یارانە ئێمە ئیگنۆرکە بەرمانداد ئێمەش ڕەوایەتین هەر تەشەناسینین یا ئەگەر گەرەکێ بەرخورد بکات ئەشێ لە مؤسساتی ئیستفادە بکات و لە ڕەوەند بوروکراتیکی ئیستفادە بکات بێت نەغدە ئێمە بکاتەوە بێت بەسیجی بکات کە لە زەلە گیرە خوەرەکانە مەراکز ئەکادمیک و هەیئەتهای علمیە دانیشگاکانی
تا ئیدئۆلۆگەکانە بەسیجی و پاسدارە مەفتخوەری بێت لە حەوزەیە نەزەر و تەکە ئێمە بەرخورد بکات. مخالف حرەکەتە مسلحانەس ئێمە استقبال ئەکەین لە سڵح و ئاشتی و دیالۆگ و گفتوگۆ، منازرە و محازرە. فەرمون هازا گوی هازا مەیدان. یعنی یەک بار بۆ هەمیشە شکاندن فەزای استبداد بەم سوورەتە سەکەی من وتم. دەوڵەتانە سەرکوتگەر یەک خەتابە ڕسمیان هەست کە سوورەتە جەهانیە، یەک خەتابە شایعیە ڕعباوەر و ترساوەرە غەیرە ڕسمی بەسەر خەڵکەکەیانەوە سەپێنن. ئێمە مەشروعیەت بە خەتابە غەیرە ڕسمی جمهوری ئیسلامی نادەین. جمهوری ئیسلامی وارد ئەم فازە بوێ بە عنوانە جینایەتکارە شکست خوردە ئەیکەینە بووق و کەڕەنا و هەر بەقاڵ لە تاران و دەریانەکەین تا یەک تەرەفدارە جمهوری ئیسلامی توانە قسەکردن و دفاعی بۆ نەمێنێت و گشتیان بخەینە منزەرە باتڵۆ. شەڕە عەسڵی، شەڕە نەزەرە، شەڕە ڕەوایەتە و شەڕە چیرۆکە. ئەمە تەمامە پانتایی ئەم سەرزەمینەیە ماگرێتەوە. کاتا بەڵێ کاکەمە دەست خۆش بێ کەواتە دەتوانین بڵین تەواوی ئەوەی کە تا ئێستا لە بەرامبەر جمهوری ئیسلامیە قەراری گرتۆ و ئیدعای ئەوەی کردو کە مبارزە دەکات لە ڕووبەری غەیرە ڕەسمیە لەگەڵ ڕووبەری غەیرە ڕەسمیە دەوڵەتی ئێرانیان ڕووبەڕەوە، یعنی توانە ئەوەی نەبووە لەگەڵ ڕووبەری ڕەسمیە دەوڵەتی ئێرانیە کە موئەسساتە کە قانونە کە هەر ئامدانە و کارەکەن. ئەسڵەن ئەمانەی کە دروستیان کردگن بە ناوە مخالفینە جمهوری ئیسلامی ئامدانە بۆ سەپاندنە فەزای غەیرە ڕەسمیە تۆقاندن بووبن و ئەبزارە دەستی جمهوری ئیسلامی. وەگەرنە ئەکرێ لە ماوەیە 45 ساڵە ڕابردوو یەک نەفەر لەم منزەرە کە من ئێژمی نەوێسیاوی من قبول ناکەم کە جمهوری ئیسلامی جنایەتکارە بۆ چون بە سوورەت ڕەسمی ئیدعای ناکە. جمهوری ئیسلامی تیمە ترۆرە هەنێرێ لەبەر خاتری ئەوەی کە تۆ ئەم ترۆرکردن و کوشتنە کوڵەسووچە بە ئفتخار خۆ دەزانی. من بە ئفتخاری نازانم، من بە دەستاوەردی ئەزانم کە دەوڵەتە ئێرانی وادار کردە موئەسساتی لەکار بکەفێت و من ئێشێ دەوڵەتە ئێرانی وادارە بە ئیعترافت بەمە بکەم کە یا بەرخوردە موئەسساتی و قانونی ئەکات طبق گفتەهای خۆی بۆ قانون خۆی، یا من وەرشکستەی ئەەکەم و ئەم توانی نییە و هەڵشکیاگە و دۆڕیاگە و واردە ئستفادەکردنە لە ئەبزارهای پشتە پەردە ئەوێت. دێ ئەگەر جمهوری ئیسلامی بەم گشتە ئەهەن تۆڵۆپەکاری بکێشێتەمەی کە دوو پیا و کوژ استخدام کا بێن من بکوژن، ئەم کارە لەەوە دێ منیش بەرتێ منیش دەتوانم دوو ئینقلابی هەڕۆژ بەهێنێرمە سەرت دانەی لەمانە بیان کوژن. دێتر ئەمە نە موئەسساتی گەرەکە و نە حکمە لەواسانی گەرەکە و نە ساڕۆخە کروزی گەرەکە و نە ساڕۆخە هایپەرسۆنیکە نقطەزەنی گەرەکەی تەمانەی نەگەرەکە، دەوانچەی گەرەکە، ئسپرەی بێهۆشی گەرەکە لە کوڵەسووکێکا بەم لەسەر کاورا بیکوژە. ئەگەر من لەشکەرکێشی و هەنە تۆڵۆ بە دەوڵەتە ئێرانیم هاوردە سەر ئەمکاناتە 50,000 دۆلاری و 100,000 دۆلاریە تەرۆر، ئەوجا لەم شەڕە دەوڵەتە ئێرانی نایواتەوە و مطمئنی نایواتەوە. پس ئێوە ئێستا متوەجه بوون کە حەوزەیە شەڕ چه شکلیە، مبارزە چه شکلیە و ئێمە خەتابە غەیرە ڕەسمی هیچ کەسێ قبوڵ ناکەین، هیچ کەسێ. ئەوەیشی لە سەرەتاوە وتم دەرمۆردە ئاغای لاهور شێخ جەنگی، ئەمساڵ ئاغای لاهور شێخ جەنگی بزانن ئەوەی تۆ لە سیاست سەر ئەخات ڕەهبەریەت تۆ و پەروەردەکردن کادرە مبارزاتی سیاسی و ئینقلابیە. پول ئەبزارە ئاسانکاری مبارزە است. پول ئینسانە قارەمان تەولید ناکە، ئینسانە قارەمان دەستاوەردیشی هەست پولیش تەولید دەکات. ئێوە دیتان 1 ملیارد دلار بە تەنهایی سروەتە ئاغای لاهور هیچ بەرەیەکی ئیجتیماعی بۆ ماغە دروست نەکرد. کەواتە کاکەمەن ئێمە
ڕوو بە جمهوری ئیسلامی دەڵێن کە بەجێگای ئەوەی بڕۆی یارانێک لە ناوخوا بانگ بکەی و لێیان بپرسی پەیمانە حەیدەری چێوە ئاخێز دەهەیە بەرەو چوو بڕوە ئێمە ئەو ئامادەگیەمان تێدا لە هەر تەلیڤونێک کە دەوڵەتی ئێرانی ئێعلام بکات بڕۆین دابنیشین بڵێن چی و بە ڕسمیەتی دەناسین خەتابی ڕسمی و ئامادەین لە خەتابی ڕسمی جمهوری ئیسلامی بەشداری بکەین و ئێعلانە ئەوە بکەین کە چی بەڵام هیچ خەتابێکی غێر ڕسمی نا کاکەتا با بە دقت و قسەکە بکەین جمهوری ئیسلامی یەک خەتابە ڕسمی هەست ئێمە ئەم خەتابە ڕسمی جمهوری ئیسلامی بە شناسنامەی جمهوری ئیسلامی قبوڵەکەین درست تۆ ئێمە خەتابە غێرە ڕسمیە شایعیە جنایەتکارانی مافیایی دەوڵەتە ئێرانی بەمە هەڵسوکەوت ناکات بەمە هەڵسوکەوت دەکات بما ئەڕواتە مەجامع بینولەلی بەمە انتخابات بەرگوزارەکە بەمە بەرنامەهای تەلەڤیزیۆنی واتە ڕێوە من کارم بەمەسە و ئەگەر نەقدی یەکەمەوە ئەوڵان ئەو پێوانەسە و بەعد پێوانەگە لە ئازادیە کەرامەتە ئینسانە ئینسان سوژەس متوەجهی پس من ئەگەر چوم ئەو خەتابە غێرە ڕسمیە ڕوعباوەرە جمهوری ئیسلامی مە قبوڵ کرد ئەمەلەن وادی مەیدانە شکست بووکم دەرسوێتەکە جمهوری ئیسلامی مدعا نەکات نایکات سپا پاسداران نایژە من گەردەنکەشێکی مەفتخوەرە پدر سوختە ماکەم سوالم لەم مردمە بووکم ئەژە من یەک نیروی ئینقلابیم لە دڵە فەراوێندە ئینقلابە کە گەیاندبانە پیرۆزیە 22 بەهمنە 57 هاتکمە سەردەرەوە بۆ پاسداری لە دەستاوەردهای ئینقلاب سازماندەیی کریاگم منیش سابەتی یەکەم هیچ کام لەم پدر سوختانەی کە ئەمڕۆ ئیدعاکە سپای پاسدارانە 22 بەهمنە 57 هیچ نەوگە و سابەتی ئەەکەم ئەم مشتە پاپەتیە سەرپرسیە بێدایک و باوکە تحتە ناوە سەردارانە سپا خەڵکە ناکوجا ئاباد فەقیر نشینەکانە حاشیە شارەکان بوون کە بە بودجەیە 180 ملیۆن تومانی دلار هەفتەمەنی لەلایەنە دەوڵەتە موقەتە بازرگان و بە سوورەتە دزریاگیە ئەم بودجە سپا پاسدارانە تشکیل داگە سپاهە پاسداران نە مەشروعیەتە قانونی هەست نە مەوجودیەتە قانونی هەست و نە مەشروعیەتە ئینقلابی من ئەمە قبوڵەکەم من ناڕۆمە پایامێک ئەمە ئەسڵحەی هەست پولی هەست ئەتوانێ خەڵکی بکوژێ منیش 10,000 دلار بەم و داوانچێ بۆسمە لا قەومەوە هەر کە فرە کڵۆفت ئەتوانم بیکوژم ئەمەی خۆ دەوڵەتی نەگەرەکە دەوڵەتی گەرەکە دەوڵەتی نەگەرەکە باندێکی مافیایی ئەو کاتە دەرسوورەتی کە دەوڵەت ئێرانی دعاناکە باندە مافیاییە ها من ئێشێم ئێعترافە بە دەوڵەتە ئێرانی بە تەرەفدارانە دەوڵەتە ئێرانی بکەم ئەم ئێعترافمە پێکردن ئەوانوانەخانەی شکستە ئەم ئێعترافمە پێکردن بەرەیە مەردمی ئەگرم ئەم ئێعترافمە پێکردن مردمە بێناو و سەرکوتکریاک ناو ئەگرێت ورە ئەگرێت دەنگ ئەگرێ و هاوارەکە بابە گیانەوە ساڵ 88 دیتان لە تارانە حدودی 1 ملیۆن نەفەر تا 2 ملیۆن نەفەر هاتە خیابان بۆ لەبەر خاتریەوەی ئەو مردمە فکری نەیەکرد حمایەت بکات لە ئیسلاح تەڵەب جمهوری ئیسلامی سەرکوتیەکە مردمە ئێمە بفامێ جمهوری ئیسلامی ئیدعای قانونی ئیتر ناتوانێ بکات ئیدعای نەمایەندگی ئیرادەی عمومی ئیتر ناتوانێ بکات ئێژێ ئێمە مشتێ پدەر سوختەیە کڵاو بەردارە پول دزە ماڵ دزە جنایەتکارین و بە سوورەتە ڕەسمی ئەمە ئێلامەکات لەگەڵ قیامە سەراسەری مردمە ڕوبەڕوەویت حتا ئەوانەی کە کارمەندە مواسساتە خۆینی پس مبارزەی سیاسی توانەسە بە ئێعترافەی پێ بکەی نە ئەنگ و بەرچەسپی لێ بدەی بیخەیتە سوچێک و وادارە بەم ئێعترافەی بکەی یا ڕەفتاری تەغییر بدات و دەست لە کارهای پشتە پەردە بکێشێت یا بە سوورەتە ڕەسمی واداری بکەی ئەمانە بگرێتە گەردن کەواتە تۆ لە هەرێمە کوردستانیشە هەروایتە ئەمانە هەر خۆیان دەرئەکەن تۆ بڕۆیت و تۆ نەڕۆی هەر خۆیان دەرەکەن تۆ بۆم خەتابە غێرە ڕەسمیتە قبوڵ کردە بۆ قبوڵ کردە بۆ قبوڵت کردە ئەمە بە زۆر و بە پوڵ و بە فەساد دەتوانێت بەسەر تا حاکموێت لە کاتێکا دەم لە دموکراسیەدا لە کاتێکا ئێژێ ئەمریکا هات ئازادمانی کرد لە کاتێکا ئێژێ ئێمە سیاسەتەکان ئەمریکا وینەڕێەوە یاوڵاتە متحدەیە ئەمریکا نمایەندەی دەوڵەتە لیبراڵ و لیبرالیزم جەهانی ئایا تەکە مشت جنایەتکار و پیاکوژ و ماوەدە مخدر فرۆش و جامعە بەربادە هاوکارە
هاو بيمانة أجر واسع إما للروبر أفكار عمومية جهان ويالات المتحدة أمريكا محكومة كي وكامبيني بوجري وبري بروباغانداي بيدي وخيابانا كان أوروباي في إشغالكين إيالات المتحدة أمريكا يا إشي إعلام براءة لما نبكات يا إشي حماية يعني نبكات تبروات خانية تيروريزم رعب ووحشة حماية له سكت أخذنات وين إيالات المتحدة أمريكا ادعاء ديمقراطية بكات ادعاء حقوق بشر بكات ادعاء بس الديمقراطية بجهان بكات مشتي كلاو بردار فاسدة إنسان كجة نادروس متحدين أكريت؟ إشي مع اعتراف بالإيالات المتحدة أمريكا بكريت لهريم كردستان قنصلية الولايات المتحدة أمريكا قنصلية دولتان أوروباي إيش بزانا يكنيرو واقعي سياسي كبيت ميدانو أو أنا خاطبين الدو بجاردة يا إيوه لقلاي الظلم تجاوز وتعدى وفساد حمايتكم والشريكة مكارنة يا أويك حمايتكم للجبهة كاكا لسر كرامة ويسياقة لسر آزادي ويسياقة وأم خطاب الرسمي دنيا يمرويا قبول كرقا قبول يكا من بيناسيتو لخد قبولكم وبعد بالأساس بيناسيتو لخد هالسو كوت لقلاكم درسا استنخوش بكاك بمرميش عرض إسلامكم لخمتي جنابتو وطوال حازين للايبكا وخلق كردوارا أم موضوعاتي كيسا فمتهم وبحثان كرد خب لسر موضوع كفر مهم بو كلا دروجة گذشته ستات خبرية فازت اطلاعات سيقياران امي بانكر دسا لشاگل مختلفة بانكر دسا اطلاعات باجويليان كردا دوشويش لكلابيك موضوع مورد بحث قراري كر وكات بمان هر ام فرمایشاتا كيسا كاملت ومبسوط لسري رائعاً دا وفرمويان لكلابكا بحث كريا أم فرمایشاتك كاكيماني فرمويان هو يران كردوار داگيكيا جردس كوربريشن إيراني وشامل يران كردوار داگيكيا جردس كوربريشن إراقي شويت اگر برخورد هاي لم قبيلة لطرف يكيتي وبارتي اگر كريا بياران إملا هولي وسليماني هر ام بم روندسه كأجهته برو أقليم كردستان دقيقا خطابي الرسمي هس والجمهورية الإسلامي حكومة أقليميش أم خطاب الرسمي هس وياران شبزانا كتولتك جمهورية إسلامي دولة إيرانية حكومة أقليم كردستان قرار دقر بخطاب الرسمي كخويتك يا برخودك واهسي أما بو يارانا كبانك رياغن يالا آيند بانك يانا كان وأجم سؤال جوا أكري وقصة أكري لسر أوي كمان بوشا حماية لآخذ أكن لايك آخذ أكن يا بوش يارا آخذين يا بوش كفر مسشون رواية ومتن آخذ وفرمايشات كات بمان هر وقت دعنا كي يكيل يارانا إمتان شنف كلسنا قايان كرجس السر الخبري سؤال جوا يعني كرجا حدود 2 ساعات 3 ساعات وزنبو يارجلت درياجا يارانا إمت زانن نابي إجازة بدن دولة إيراني بيان ترسني يا فزاير ووحشة بسريانا حاكم مكات دولة إيراني هواك كاكبمان مفسود فرمويا وإشارة كر ناتواني توبواتين روال خوي وبتقريتو وبتكجيتو تو دقيقا أشي دولة إيراني بتشالش بكيشي وأشي بو خطاب الرسمي خويا كاكبمان فرمويان دولة إيراني ناتواني بيجي من قردن كلوفتو ومن قل دري أكم بسرم جامع أو بسر أم كردوار أو لخمو خلق أجرمو خلق كجمو خلق برم تو أجر بو خطاب الرسمي خويك كاكبما فرمويان لمقابل قرار بقري دولة إيراني بتشالش كيشي ونات دولة إيراني محكوم أكي ونات وانيتو محاكمة بكا وتدست بازا إيوا أجر لروجل آيندو بيشروا بانك ريان هر كامل ياراني إمتشون دقيقا أم نكاتيك كاكبمان فرمويان إيوا شيء بسيار بدقات بزان المفاهيم كاني كانتخابيك مدايئا چون قصة أدن بچه أدبياتي حيش ترسيكي گرك نيا دولة إيراني أشي بيجي آخذي بون بو جرما أگر دولة إيراني چو أموادي و چو أنفازي ما دولة إيراني ما شكستا قو نابود بان كرگا
ئەشێ بێت ڕسمەن ئەعلام بکە کە یارانە ئاخێز ئەگرێ بەم دەلیلە بەم دەلیلە وم دەلیلەوە ئەشێت دەلیلەکان بێژ بۆچە ئاخێزی بوون لە شوێن مەتنە ئاخێز و ڕەوایەتە ئاخێز و لای گستاڵ ئاخێزی بوون جۆرمە لە ئەم سەرزەمینە و لە ژێردەسە ئەوە ئایا حکوومەتە ئستبدادا ئایا دەوڵەتە ئێرانی ئەمەیە وتکە کە هیچ ڕەوایەتی تر ناتوانێت لەم سەرزەمینە موجود بێت لە ئەو ڕەوایەتە خۆیەکە موجودە ئایا ئستبداد سیاسیە کەسێکە ناتوانێت جۆرەتر فکرکاتەوە ئایا ئیدە مەمنوعە قاچاخە کەسێکە ئیدەی بێ دەوڵەت ئێرانیەگەی کوژێ هەڵی کێشێت ئێوەش ئێمە ئەترافە بە دەوڵەتە ئێرانیکەن ئەگەر ئەم ئەترافە بە دەوڵەتە ئێرانیە مەتوانیمان بکەین ئێمە دەوڵەتە ئێرانیمان نابود کردگا و نابود یەکەین ئەمریکا کاک پێمە شارەیان پێکردوە فەرمویان دقیقەن بۆ ئەوەسە تۆ بتوانی چۆن لە مقابڵە کارمەندێکی سادە خەبەری قەرار بگری بەچە ئەدەبیات و مفاهیمەیە چۆن قسە بکەیوە تۆ و ئەو نەتوانێت تۆ مەحکوم بکات و ئەمە هیچ ترسێکی گەرەک نییە ئجازە مەدەن دەوڵەتە ئێرانی بەسەرتا نافەزای ڕۆ بۆ وەحشە دروستکا و ئێوە بترسنێت هیچ خۆشاردنەوەیکیی گەرەک نییە کاکۆی حەکیمی لەم ئوروپا و لە ئەمریکا کە دەستگاهت دادی ئەوێت و سەرامەد دنیای ئەمڕۆ و ئێمە حەزی پێەکەین یە شتێک دەست بەناوە دادگاه لەم دادگا یە قازیەکدا ئەنرێکەم قازیە خونساز لەو وەسەتۆ دادستانە عمومیەکدا ئەنێن کە دادستانە عمومی بەر ئەساسە قانون مستاق بارزە جرمگەل و بزەحگەلێکە کریاگە بەرجەستەیەکاتۆ لە مقابڵە ئەمە متهمە و متهم وەکیلی هەست وەکیل زوانە متهمە کە بە بازیە قانون ئاشناس يعني بم بازيك للدادقا أكري آشناس ردوا بدل كردن كلمات بر أساس محور بازيك قانون تعريفية كاتو بهر ميزان وكيلتو بتوانيد مقلوب طرف مقابل كدادستان عمومي ويت لحوزية بازي لخطاب الرسمي قانوني بكات متهم تبرئة أبي وأروات درو بهر ميزان وكيلتو ام بازيه نزانه دادستان محكومي كاتو جرم بسرتو اثبات كريت وايش مجازاتك يشي بكيشيت لحوزي سياستي شواسه اوي كار مبارزاتي اكاد دسنوات بو آسان كاريه كفكر كفورا يشي دزوات اصلحيك بعنوان يك ابزار وميلكي بيريتو تو خيلي كار قلتر نازاني بكي وفورا دس برقبو اما وهدفت هسك دس برقبو اما هدفت أوسك واقعا مسألة سياسي إقمازالوت كي واقعا تحقق آرمان سياسي غير ممكن كي ومبارزة كي فرساي شي فرساي اندب خيت تحميل الجامعية كاك خريكة هد بها أدا وبها أدا استيما روبر قانونية تثبيت شدي جهانية كمان هز لدولة ملت مدعيان ككار أكن بحقوق بشر بآزادي بالرأي مردم بمشروعيات بلجيتمسي تو إشي حلم زاوية وروديان بيبكي ولا حرهم زاوية بيان قريد من استوتم نا مسعود بارزاني نا غي بافل طالباني ادعاناكا قردني كلوفتا هذا بيش مرقي هستفداتا من السنة مردمي ما يكوجيت إمكاني نيوها ادعاية بكات إجا خزمتكار و نوكر مردمه و كردايتيكا و آسايش تيري و نوكر مردمه من أما قبولكم وبما برخوردي تكاكم نبوي كأمانة مافيانو نوت فروشنو جوت الدزنو بياق لبشتوكو جن من تكا أمروا برونا أمو من أمروا برو أمريكا أكمو آي أمريكا بارتي وكيتيا منا تو لما حمايتك يا لما حمايتك تو شريك الدزو رفيق قافري تو قاچاخشي و بياو كجو إنسان كجي تو جامعي فاسد أخو القيني يا تو ادعاءكي ليبرتي تري كامل دليل حماية تو لما نتشيه إخلالين كاكا تاكي إشي إما لقيومية تاوين ذات ما نويدم كينو كي قال إما خفا أكن برامبر بأمريكا دقمان برزنا كينو خوي من ما الولايات المتحدة أمريكا وتشكا أتومي ليدين ادعاء كينتو ادعاء كيك فرهنگ ديمقراطي تاني تو ادعاء كي طرفدار حقوق بشري
وهێز ئیجرایی و نظامیش خەیتە پشتی تۆ ئیدعاکەی سڵحە جەهانی تاقیبەکەی کاکە تۆ مشتێک گورگە بەرداگەسە گیانەیە بە ئەمانە نوێنەرە تۆن هاوپەیمانت تۆن یا تۆ ئێلامە بەراعەتیان لێکەی ڕووبەڕووبوونەوە لەگەڵ یاوڵەتە متحدەیە ئەمریکا ئەوە نییە بڕۆی لە ئەمنستی ئینتەرنەشناڵ و بەرامبەر بە سازمانە ملەلە متحدا تۆ ئێشەی بژاردە بخەیتە بەرە یاوڵەتە متحدەیە ئەمریکا فشاری بۆ بێری مرد بەر ئەمریکا چون حمایەتەکە لە فساد ئایا ئەمریکا لە فساد حمایەتەکە مرد بەر ئەمریکا چون ئەمریکا حمایەتەکە لە قەتڵ لە جنایەت لە مافیا ئایا ئەمریکا حمایەت لێکە ئەگەر ئەمریکا ئەعلامە بەراعەت ئەکا لەمانە ئەو وەختە یاوڵەتە متحدەیە ئەمریکا لەسەر ئیدعاگەلێکە ئیکات صادقە و دروست ویسیاگە مسألة سري أمسا إما تشوجينا سوال دائما لحوزة بين الملة سوال ما كذا ولا حقوق بشر رعاية نبي نخير آغا جان إيراق النوين لسردس أمريكا دان رياجا نخير آغا بارتي ويكيتي وتمام أواني وانا إيراق ادعاء حاو بيمانيتك أمريكا كان أي أمريكا تولم جناية سهيمي بجداري تولم سركتكاري ولم فساد السهيمي توش أمريكا بخيت جيجي متهمو من بإيديولوجيتو متهم ناكم من بكارنامية عمليتو تك متحدان تا سؤال ليك متوش باسو خويت تاب بزانم چون باولو مسعود بارزاني تحت نام أمريكا تبدن السلام مردم إيما ومردم إيما خنكينن چون تحت نام هاو بيمانان راو روت أكلم سرزمين إيما وإنسان نيجرك سازمان الدفاع لجنان دروسكي شيء يالات متحدة أمريكا يخكي للغبر الجهاني وخيابانا كان يبيبر كيتو بيجي كاكتو تكا أمانة الشريكي يعني وزارة أمور خارجية يالات متحدة أمريكا إشي يا إعلام براءتك يا ادعاء كاكتك يعني الشريكة إما زور وامانة إساها أورجا نعم إما دائما بار وكمان غلط قرت قلبروي نتوانين هاليكري ناغا إما لخومان ومتنفرنا أمريكاني إما إيش سؤالك إن أمريكا لم فساد جناية أمق نابود كردنا مردمة إما تو الشريكي أما أنا بناوي تو خليك نمكاركن تو الشريكي أجر يالات متحدة أمريكا أنف شارية جوا ونداوة إما أيوين فاسي كتير أيوين السطحي كتير خيابانا كان أوروبا خيابانا كان أمريكا دخالت دان أفكار عمومية أوروبا وأمريكا للمبارزة تا إما أجر معنا ادعاء كان روجنامو ميديا آزاديان جرك تا حناصي فساد للدولة مردانيان بتشنيتو إما ببسيجة أفكار عمومية جهانية وبصار أمانة كنت أمانة تراتين لقوشة هاي مختلف الدنيا لكن ونيكن أويك كسيتا يستأقلي نجي قوة واني تحتنا وكومونيزم تو سركوبكا تحتنا والدقانية دو قطبية شوزانم كابيتاليزم وكومونيزم حملة بيبكا تو امرو لإدعاء خويا يخي أمانة قريت وأفكار عمومية لبرامبرا دانيت تا كورا ادعانا كسربازة كي كلا ولاتي كي تراكو جيد يك سرباز باتريوتيك بوغا كلا برجواندية كان أمريكا دفاعي كرغا يا مردما أمريكا نانا خوين أجننا وخوين ما بقي جهانو يخون إشي معترافك يا أوان جزء خانوادي بشرين يا أخلاق جهاني وجهن شمولة يا بهاكان جهاني وجهن شمولة أجر واسع أفكار عمومية يالات متحدة أمريكا أي شيء برامبر بالدولة قوي مسؤول به برامبر بسياسة مداراني مسؤول به إما خطاب الرسمي أقريم خطاب غير الرسمي أنا وش تقبول ناكي إما مبارزات ما نسر خطاب الرسمي أو وسيله طلقاك من الله أخذنا مجد إشارة من كردوك كندار عمومي برابرية للرعيتية وترى يشتي ويكساني لسر رأيتي بندقية دارج داوة أمر لجهانا وأما بأصل بقاء نظام السلطة وأصله يشنوي سيستم السلطة جهان زينا قانون دار كراو لآخذنا مدى وباستان لكردو
ئەوەی کێستا باسمان کرد توانێ هەر ئەمە بێکە لە ئاخذنامەدا ئیشارەی پێکراوە کە ئەگەر ئەم ڕایگشتیە بگۆڕدرێ ئەگەر ئەم پندارە عمومیە لە زەن ئینسانەکاندا بگۆڕدرێت کە ئەو کۆیلە نێوە بەردەی کەس نێت یەک دانە مەعموری ئیطلاعاتی یا ئاسایشیەک یا ئەمنیەتیەک یا زانیاریەک یا پاراستنێک یا میتێکی تورکی ناتوانێت بە ئاسانی ئەو بەرێتە جێگەی ئۆبژەوە سوژگی خۆیان بەسەر نەفەر کاکە تەمامەمانە هاوارەکەن ئێمە کولتورە دموکراسیمان نییە بۆی ئەمە وەزەمانە نە درۆەکەی تۆ نایەڵی ئەم شیفتە زوانیە سوورەت بگرێ ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ خەریکەم شیفتە ئەکات تۆ خۆت نایەڵی ئەمە اتفاق بکەوێت تۆ بەناوە دموکراسی خەریکی حەملە بە ئێمەکەی ئەوە قسە ئێمە بوو ئێمە سوال لە تۆەکەین تۆ لە ڕووبەرە ڕسمی و ادعاءەکەی پارێزەرە دموکراسیت ادعاءەکەی لەسەر مافە مرۆڤێسیاگی ادعاءەکەی ئازادی بیر و ڕا و ئازادی ڕای گشتی مەوجودە ئەگەر تۆ ئەمانە جێبەجێ نەکەی ئەو جار وایتە ژێرە نەقد و ڕەخنە ئەگەر مؤسساتت لە کار بخەی و بڕۆی کارە مافیایی بکەی هەمان کارە دەربارە ئەکەن بەڵام بە سوورەتە ئاشکارە یعنی تێرنیە پابلیک تا تۆ فێرە کولتورە دموکراسی بوویت فێر دەکەن تەئیدیە ئەفکار عمومیت لێ ئەسێنن بەرەی ئەفکار عمومیە جەهانی بەکارتێرن مبارزە کار سەختت نییە مبارزة أمر متداومة دارشتن استراتيجية مبارزة لمقابلة كسانيكا كجركيانا دائما فيلد واقعية شربته بقرن دائما جركيانا شيفت زوانية لتوب كنتاتو إرادتها بكجريت تو جركت الزوان بي بخلقي زواني بيبا أمنيتي بدروسكا جمهورية إسلامي وادار كادعاء بكا كجردن كشيكي مستبدي خوين ريجا خوي بصورة رسمية ادعاء بكا دابزان جمهورية إسلامي تشني قتوان لو جامعية مقاومتك إيالات متحدة أمريكا بجي ويبري السوالي اللي بكي بيجي أرباب جان تخوا بيت دسي بالسلمان وكيشة بيخيت جاي متهم وبيجي إيالات متحدة أمريكا أم أحمى كادعاء كدوس توز رفيق توز رازك تو رفيق أحمي يعني أحمد خويرية أحمد دزة أحمد بياو كوجة أحمد متجاوزة أما أنا قشتي توتا إيدي كي إما تكيت عيسى لقالي على المتحدة أمريكا وابر خورد ما نكردها إما رقي سؤال ما نكردها ومن شتيقك كمان فرمي وبحثي كيف من أقدر بزواني كي سادتر سادي بكمو نوع برخورد نوع دەستبردن بۆ قەزیەکە دقیقاً وەساوەی کە تۆ هەرچەنێ لە لەحاظی فیزیکی و قدرەتە بەدەنیت فرە بێ زۆرت بێت ئینسانێکی قدرەتمەند بی وەختێک گەرەک دەست جسمێ شەیئێ لە زەوی بەرزەڵ بکەی ئەگەر چۆنیەتی دەستبردن قلق یا ڕەوشە بەرزکردنەوەی ئەو جسمە لە زەوی و چۆن قەراردانە بەدەنت لە مەسیرە ئەو شتە صحیح نەوێ و نەزانی ممکنە نەبتوانی بەرزی ئەوکەی یا ئەوەی کە جسمەکە بکەفێ ملتە زەربەی بە تۆ بگەینێ یا ئەوەی کە فشارە ئەو جسمە بکەفێتە مەسەڵەن یەک قسمەتە بەدەنێت تۆ ستونە فقەراتێت یا زانوت کە زەربەیەکی خراو بە تۆ بگەینێ ئاسیب پەزیر بێ بۆت قەتعەن نوخائت بکە یعنی ڕەوش چۆنیەتیە دەستبردن بۆ قەزیە خەیلی مهمە ئەوەی کە کاکپەیمانی سەر شارەی پێکردووە فەرمووی کە تۆ چۆن لمقابلة حاكمية دولة إيران وإيالات المتحدة أمريكا قرار بدي دقيقاً كمان دروسة فنما تعيسى بروشة لتقع لمقابلة أمريكا قرارنا دائما سؤال مع أمريكا بيد سبرا سربانا أمريكا بي أمانة حقوق بشر دروس عائلتنا كان أمانة ديمقراطية دروسها نتوجه بأمريكا بيجي تو شون لتكمانا الرفيقي جنايتك كان كشتارة كان ما في مروف يعني حقوق بشر يعني ديمقراطية يعني هيك يعني شون دفع لمانا أكيد ما ندعى كان هوكارة تود وتو دقيقا شند سكان تو ديار لهوكاريتك أمانة تو خطاب الرسمي كدولة إيراني هسي قراري با دولة إيراني أتواني تو بكجي واقعا دولة إيراني أتواني هيك أنجو برشسبك لا ياري آخذ بدا تمام أنجو برشسبك لوا تابر لا آخذ بو كسانجلي كبياني ودك أوبوزيسيون تجزیه طلب برزننده امنیت ملی نازانم فساد فی ارز یک سری انگو برچسبی داگه با دشمنان خوی دشمنان که خوی بخوی درسی کرده دشمن واقعی نوگن
ئەمانە ناتوانێت بە ئێمە و یارە ئاخێزەمە بدا لە مقابڵە دەوڵەتە ئێرانیە دروست قەرار بگرن دەوڵەتە ئێرانی ئەدەن لە زەویە و نابودیەکەین بزانن دقیقەن وەک ئەو جسمەوە بەرزیەکەیتەوە چۆنیەتی دەستبردن چۆنیەتی قەرارگرتنە سەحیح لە مەسیرە ئەو جسمە دقیقەن وەسە ئەوەی کە کاکرمان شاریان پێکرد واسەمە تایسە بە ڕەوشێک زوان فرە مهمە یاران خەڵکی کوردەوار ئەمەی کە ئێمە من مطمئنم و تەمامە ئێوە مطمئنن خۆتان ئەزانن تایسە ئەو جۆرەی کە کاکرمان فەرمووی هیچ کوردێک لە سەرزەمینی ئێمە لە مقابڵە حاکمیەتە دەوڵەتە ئێرانە قەراری نەگردا تا بزانی جواوەداتەوە یا جوا ئەڵەکی ترسیاگی چۆن هەزینەی ئەڵەکی داگە ترسیاگی ڕۆ بۆ وحشت بەسەر تا تۆی تۆقانگە ئێمە ڕەفتارە دروستمانەوە گە ڕەفتارە دروست بکەین دەوڵەتە ئێرانی دەین بە زەویە دەوڵەتە ئێرانی ناتوانێت ئێمە یەکەی لەو ڕەفتارە سەحیحە ئەوە بوو کە ئێمە یارانە خۆمانمان هاوردە فەزای پابلیک لە کڵاب هاوسە ئەو مۆزوعی کە بە دوێشە و یەک ڕۆژێ گوزەشتەکە ئێوە دیتان لە کڵاب هاوسە لەسەری پابلیک لە پاکەزای پابلیک ئەمە کڵاپماندانیەوە قسەمان کرد دەبزانین دەوڵەتە ئێرانی چۆن لە کەڵە سوچێکە ئەڕە دوو نەفەر بانگەکە ئەیوە ئێمە خۆمان تیم پابلیکەکەینەوە ئاجمەسیەکەین بەل لەوەیکەوە حرەکەتکە دقیقاً ئەمە پرۆژەی دەوڵەتە ئێرانی باتڵەکاتەوە ئێمە باتڵمان کرد و شکستمان پێدا ئەیسا ئەشێ دەوڵەتە ئێرانی بێت لە خەتابە ڕەسمیە و ڕەسمەن بێت لە فەزای پابلیک لە ڕسانە لە تەلەڤیزیۆن لە پێیج لە کاناڵەکانی ئەعلام بکات ئاخێزی بوون جرمەوە دەلیلەکانی بێژێ من بەم دەلیلە و بەم دەلیلە فڵانی لە سەقز لە سنە لە کرماشان لە مەهاباد ئەگرم بە خاترە ئاخێزی بوون بعد دەشێ بێژێ ئاخێز شەز بعد کە ئەمانی کەشت لە تێکیا دەرکەفێ کە ناتوانێ ئەگەر لە تەک ئێمە دەرکەفێ و ئێمە دەوڵەتە ئێرانی کاکپەیمان لە کڵاپەکەی دوێشەوە فەرموویان دەوڵەتە ئێرانی بێت لە هەر بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی لە هەر ئەپێکە لە کڵاپاوسا لە تاک هەر فسفۆڕێکی متەخەسسێکی هەر فشردەیەکی متەفەکرێکی دەوڵەتی ئێرانی هەر کەسێک حازرە بێت کاکپەیمان لە تێکی پابلیک دیبەیت دەکات لە بەرنامەیە زندا لەسەر ئاخێز لەسەر ڕەوایەتی کوردیەت و ئێرانیەت بێن تەقابڵ و چاڵش دروست بکەین دەوڵەت ئێرانی ئەم کارە ناکە چۆن شکستەخوا کافیە دەوڵەتە ئێرانی کاکپەیمانە حەیدەری داوەت بکاتە تەلەڤیزیۆنێکی خۆی نابوت بووگە ئەگەر دەوڵەتە ئێرانی بە ڕەوایەتی ئێرانیەتی و ئەتوانێت شەڕی کوردیەت ئاخێزە کوردەوار بکات بێ لە بەرنامەیەکی ڕەسمیە ڕەسمەن لە ڕەهبەریەتە ئاخێز داوەت بکات لە مقابڵە هەر متەخەسسێکی خۆیان لە کڵاپ هاوسا لە یارانە ئاخێز داوەت بکات تا ئێمە بینە مەسافە هەر ئێرانی هەر متەخەسسێ هەر متەفەکرێکی ئێرانی تا شەڕە ڕەوایەت و ئیدە بکەین دەبزانین دەوڵەتە ئێرانی چۆن نەتوانێت یارە ئێمە بکرێت و ئەما حکوومەتە هەرێمە کوردستان و پارتی و یەکێتی بزانن ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ڕەفتاریان تەغییر ئەدا و تەغییریانەدا بزانن تەمامە بەرهەڵستانە و ئازادی خوازانە هەرێمە کوردستان وانە ژێرە چەتر حمایەتیە یارانە خۆیانە بزانن یا بە خەتابە ڕەسمیە ئیدعایی هەڵس و کەوت ئەکەن و ئێمە ئەربابە گەورەی ئیدعاییان بە ئینوانە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا بەرنامەمان بۆ دانیاگە کە ڕوبەڕووی بووینەوە و ئیاڵەتە متحدەیە ئەمریکا پاسخگو بکەین لە بەرامبەر ئێوە و یا ئێوە ڕێگەیەکی تر وە تا ئیستە گرتکتانە سەبەر ئەیگرنە بەر و ئێمە لە حزورە مەردما بە سوورەتە ئاشکارە ئەحکام بەسەرتان و سادرەکەین و ئیجرایەکەین لە هەر مەحکەمەیەک لەم دنیا حزور پەیا ئەکەین ئێمە مردمان جامعەیەکین کە لە پویایە جامعەی خۆیان نوسەخە مختلف ئەداتە دەرەوە یا بە سوورەتە ڕەسمی هەڵس و کەوتی تەکا ئەکرێت یا زوانە قەیرە ڕەسمیە ئێمە ئەوڕین و وادارتان ئەکەین بە سوورەتە ئاشکارە ئێمە کارە پشتە پەردە ناکەین نایکەین ناڕۆینە ناوە بازیە پشتە پەردەیە ئێوە و با بزانن ئەم دەفع مڵۆزم هاتکە بۆ گیانە گشتتان تەمام ئەوانەی لە هەرێمە کوردستانە ئینسانگەلە ئازادن وانە ژێرە چەترە حمایەتی یارانە خۆیانە
بەر هەڵستانە ئەم سەرزەمینە تا ئێمە ئەم فەزای ڕعب و تۆقاندنە بشکێنین و ئەوەی کە ئێشێ بترسێت لە کارنامەی چەپەڵە خۆی کەسانێکن کە ڕواڵەتگە لە جۆرا و جۆریان هەست ئێمە لە ئەربابیان و پاسەخۆیانەکەین لە ئەربابیان و لەوەی کە ئەوان فرە ئیدعاکەن فرە هێزی لێگرن بابزانی وڵاتە متحدەی ئەمریکا ئەیزانی ئیمکانی هەست کەسانێک پێیا بوون و قامک درێژ بکەن بەرامبەر وڵاتە متحدەی ئەمریکا بۆیە بودجەگەلێ اختصاسەدا بۆ دروستکردنە NGO یە حمایەت لە هەمۆسێکشواڵەتی و لە ژنان و لە مناڵان تا ئەو ڕووکەشە نیشانە بابێژێ ئێمە حمایەت لەماکەین نە ئێمە پێیان سابتەکەین ئەمە ڕووکەشە و تۆ دەست دوانە ناو جنایاتە ئەمیقێکە یا تەئیدیەکە یا ئێلامە بەڕاتی لێگەی کەواتە مبارزەی ئێمە فیلدگەڵێک جۆرا و جۆری هەست و کەسانێک کە لەگرا حزوریان پیا کردگە ڕەهبەرانە مەیدانیەکن کە ئەم بەها تەحمیل ئەکەن بە دوژمن بە ڕەقیب بە حەسوود بە نەیارە خەڵکە ئەم سەرزەمینە لا ئێوە خۆش دەستان خۆش دەستان خۆش بێ ماندوو نەبن هەسکی نەبن